بەڕێزان، 4 ساڵ بەر لە ئەمڕۆ بەیەکەوە لەم زانکۆیە دەستمان پێکرد. ئەو کات بۆ ئێوە و بۆ ئێمەش کارێکی ئاسان نەبوو، بەڵام بە پشتیوانی خوای گەورە و بە هیممەتی هەموو لایەک و بە سووربوون و هەوڵی بەردەوامی ئێوە لەسەر ڕێگەی زانست و فێربوون و بە پشتیوانی خێزانەکانتان و ئەمڕۆ لێرە بەری ئەو ڕەنج و ماندووبوونە دەچنینەوە. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی پۆلێک دەرچووی شارەزا بە زانست و فێربوون پێشکەش بە وڵاتەکەمان دەکات. لە 4 ساڵی ڕابردووشدا لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بە هەموو توانای خۆمان هەوڵمان داوە لە پشتان بین و سەرجەم پێداویستی و هۆکارەکانی سەرکەوتنتان بۆ فەراهەم بکەین. کەشێکی واتان بۆ بەڕەخسێنین کە بتوانن ببنە کەسانی پسپۆڕ و کارامە لە بوارەکانی خۆتان و هیچتان کەمتر نەبێ لە خوێندکارانی وڵاتانی پێشکەوتوو. هەر لێرەوە دەمەوێ مژدەیەکی خۆش بدەم بە دەرچوانی زانکۆی قەیوان کە دوای دەرچوونیشتان ئێمە بەتەنیا ناتان هێڵینەوە و هەمیشە پشتیوان و هاوکار دەبین وەک چۆن لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هاوکارتان بووین. لەم سۆنگەیەوە وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و باوەڕبوونمان بەتوانا و لێهاتووی دەرچوانمان لە قۆناغی یەکەم لە 12 دەرچوانی زانکۆمان ڕاستەوخۆ لە دامەزراوەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان دامەزراندووە. لە هەمان کاتدا هەموو خوێندکارێک بەر لە دەرچوونی 5 بۆ 6 مانگ مەشقی پراکتیکی لەو دامەزراوانی قەیوان و کەرتی تایبەت وەردەگرن کە لەگەڵ بواری پسپۆڕیەکەیان دەگونجێ. ئەوەش بناغەیەکی پتەوە بۆ ئەوەی ببنە خاوەنی ئەزمون و متمانە بۆ کارکردن لە داهاتوویاندا و بتوانن باشتر کارتان دەست بکەوێ و لە کاتێکدا تا ئێستا زیاتر لە 170 دەرچوانی ئەم ساڵمان هەلی کاریان دەستکەوتووە. ئەمەش شانازیەکی دیکەیە بۆ هەموو لایەکمان و دەرەنجامی پلانی استراتیژی زانکۆی قەیوانی نێودەوڵەتیە بۆ بەستنەوەی زانست و زانیاری بە بازاڕی کارەوە و دروستکردنی جیاوازیشە. لێرەدا جێی خۆیەتیەوەش ڕابگەێنین کە ئێمە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لە هەنگاوی داهاتووماندا کۆمەڵێک پلانی استراتیژی و گرنگ دەخەینە بواری جێبەجێکردنەوە، هەر لەکردنەوەی خوێندنی ماستەر و دکتۆرا بە شێوەی فرەنچایز تاکردنەوەی سەنتەری گرنگی وەکو سەنتەری توێژینەوە، سەنتەری دۆزینەوەی هەلی کار و لە هەمان کاتیشدا ساڵانە مەراسیمی تایبەت بۆ بیرۆکە و پرۆژەی داهێنەرانە ئەنجام دەدەین کە ئەوەش دەرفەتێکی ترە بۆ ئێوەی خوێندکار و هەر لاو هاوڵاتیەکی تری کوردستان تا بتوانێت خەون و خولیاکانی بکات واقع و بەدیان بێنێت.